ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ بزانێت قیمەتی شتەکان وەکو خۆی هەموو شتێ پارە نییە سیحات لە ساقیەمانە هەمووی زۆر زۆر گرنگن بە تایبەت ئیمان سەری هەموو شتەکانە هەر بە ئیمانە بەڕاستی برسیەکان تێرە بن هەر بە ئیمانە فەقیرەکان دەوڵەمەندە بن هەر بە ئیمانە غەمبارەکان دڵخۆش ئەبن هەر بە ئیمانە زەعیف و لاوازەکان بەهێز ئەبن هەر بە ئیمانە ڕەزیل و پیسکەکان سەخی ئەبن ئیمان دڵنەوایی تەکا لە کاتی ناڕەحەتترین تنگانەکانە ئەوە لە گشتی مهمترە خۆشەویستەکانم دەوڵەمەندێکە بوو لە کفری یەکێک بوو لە بابانیەکان لە گەورەترین دەوڵەمەندەکان قەسرێکی دروست کرد بوو 6 ماڵی تری لەگەڵ خۆیان هێنابوو لە فەقیر و هەژارەکان ئەوتیان باشە تو بۆ ئاکەی ئەوتی توخوا ژیان چی قیمەتێکی هەیە بەتەنیا من نەم قەسرە چی بکەم بەتەنیا بۆ خۆمان ئێواران دانشین دەمەتەقەیەکەین خەڵق ئاوا بوو فەق دەوڵەمەندەکانی جاران ئاوا بوون قیمەتی شتەکانیان ئەزانی بەسی ئێمە ئێستا کابرا خۆی و ژنەکەیەتی 8 خان و دوو قاتی خانەیەکی دوو قاتی دروست 8 خانووی تایە تەنها جنۆکە تایەژێ مرۆڤ نەچۆتە سەرەوە حتا کۆنە بێ دوای ئەم جاڵێ بە کوڕەکەم دوای تا کوڕەکەی گەورابیان جا کوڕەکەی شۆفڵێک تێ لێدا و ئەڕاو نایەوێ داواکارم خوای تعالی بخاطر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە تەوفیقمان بدەیت